لە کاتێکدا هەمووان لە چاوەڕوانی پێگەێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراقدان هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوا لە حیزب و لایەنە سیاسیەکان دەکەن یەکڕیز و یەگەڵوێز بن بۆ ئەوەی لە کاتی چوونیان بۆ بەغدا کورد قورسایەکی گەورەی هەبێ و لەو ڕێگەیەوە بتوانێت ماف و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. هاوڵاتیان پێیان وایە پەرتەوازەیی نێوان لایەنە سیاسیەکان سنگ و پێگەی کورد لاواز دەکات. وڵی بۆ کورد یەکڕێزی زۆر زەرورە بە تایبەتی لەم کاتەیە. یەکڕێزیش یعنی بە من و تۆ بە هاوڵاتی ناکرێ. یەکڕێزی ئەبێ لەسەرەوە دەست پێ بکە لە سەرکردەکانەوە دوایی لە مەسوولەکانەوە. یەکڕێزی لە هەر چوار پێچەی کوردستان زەرورە بە تایبەتی لە باشوورە. تەبعەن بۆ بەغا زەرورتر و گرنگتر و پێویستریشە. ئەگەر ئەمان یەکڕیز بن لە بەغاش حسابێکی تریان بۆ وەکرێ. ئەگەر ئێمە یەک بین و یەک بین ئێمە ئەو کاتە خۆتمان زیاتر بێ و پشتیوان یەکدیگەین بۆ کورد باشە تا یەک بگرین کەم تەیە بۆ کورد. پێ دوایە ئێستا کورد یەکڕیز نییە؟ نا یەکڕیز نییە تەبعەن نەوەڵا قەت یەکڕیزیش نابێ هەتا ئەوە ئێمە لەم بەرنامەیە و لەسەر ئەم سیاسەتە بڕۆین قەت کورد یەکڕیز نابێ هەر حیزبێک بۆ خۆی هەوڵەیە و ئەم حیزبە بۆ خۆی ئەو حیزبە بۆ خۆی ئەو حیزبە بۆ خۆی. چارەسەر نەکردنی کێشە ناوخۆیەکان و نەبوونی یەک پڕۆژەی هاوبەشی نێوان لایەنەکان بۆ دانوستان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵەوەی خزمەت بە یەکڕیزی کورد ناکات بە بۆچوونی هاوڵاتیان هۆکارێکیش دەبێت بۆ ئەوەی لە بەغدا وەک پێویست بەرژەوەندیەکانی کورد و داوا و مافە دەستوری و یاسایەکانیان لە بەرچاو نەگیرێت. لەبەر ئەگەر یەکڕیز بیت و یەک دەنگ بیت ئەتوانی هەموو شتکەی ئەگەر یەک دەنگ نەبیت پەردەوازە بی هەموو گەزە خۆزێتەوە دوژمنان پێمان خۆشە بێت. تا چەند کورد ئێستا یەکڕیزە؟ ئێستا یەکڕیز نییە. ئێستا یەکڕیز نییە ئەڵێم هەمویان بەربەرەکانی یەکەکەن داوا لە هەموو حیزب و لایەنەکانەکەم هەمویان یەک دەنگ یەکڕیز یەک دەنگ بن بۆ کورد بۆ خۆیان نا هەتا لێرە یەک نەگرن و هەمویان نەبن بە یەک دەستەی چاک ناتوانن لە بەغا هیچ شتێ بکەن. پێویستە هەمویان لێرێ یەک بگرن و کۆک بن لەسەر شتەکان ئەمجا بگەڕێنەوە بۆ بەغدا و لە بەغدا یەکڕیزی زۆر گرنگە بۆ کورد. کورد وەک براوەیەکی هەڵبژاردنەکانی دوانزەی ئایار کە خاوەنی نزیکەی 6 کورسی پەرلەمانیە چاوی زۆرێک لە هێز و لایەنە سیاسیەکانی عێراقی لەسەرە و ئومێدی زۆری لەسەر هەڵچنراوە بۆ یەکلاکردنەوەی پێگەێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق بۆ ئەوەی تەواوی مافەکانی کوردیش فەراهەم ببێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها داوای یەکڕیزی و یەکگوتاری نێوان لایەنە سیاسیەکان دەکەن. هاوڵاتیان پێیان وایە تا کورد یەکڕیز و یەگەڵوێز نەبێت ئەوە ناتوانێت هیچ کام لە مافە دەستوری و یاسایەکانیان فەراهەم بکەن. پێشیان وایە چوونی هێز و لایەنە سیاسیەکان بەم شێوەی ئێستا بۆ بەغداد جگە لە خراپی دۆخەکە هیچ سوودێکی بۆ کورد نابێت. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.